چارەنووسی ساڵێکی خوێندنی قوتابیان یەکلایی کرایەوە لە ئەزبەهنەردەکردنەوەی نەوتیارەیەم دەکرێت حکوومەتیارەیەم دەستی بەسەر جەمایکاداگ لاتی وارنی و زۆر سلااوتان لێبێت من هودا عوسمان سێهاڵتان پێشکەش دەکەم. ئەحمەد گەرمیانی سەرۆکیەکێتی مامۆستایان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە وەڵامی ئەو پرسیارانەی ئاگەر تا 15 مانگ بایکۆت لە سلێمانی بەردەوام بێت پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان ڕادەوەستێت ڕایگەیاند ئەگەر سلێمانی دەڤەرەکانی دیکە بەردەوام بن کاریگەری لەسەر هەولێرە و هۆک نابێت کاریگەری لەسەر سلێمانیش نابێت چونکە ڕێگە هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیەکاویش کەمکردنەوەی مەنهەجیان دواخستنی تاقیکردنەوەکانە وەزارەتی پەروەردە لە ڕێی کۆنفرانسێکەوە کێشەکە چارەسەر دەکات. ئەحمەد گەرمیانی ڕایشی گەیاند بایکۆتی سلێمانی و شوێنەکانی دیکە تەنیا کاریگەریە و شوێنانە دەبێت کە بایکۆتیان تێدا کراوە. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بەیانی ئەمڕۆ پێشوازی لە حەیان عەبدوڵغەنی جێگری سەرۆک وەزیرانی عێراق بۆ کاروباری وزە و وەزیری نەوتی عێراق و شاندێکی باڵای یاوەری کرد و ڕایگەیاند گرنگارچی زواناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. لە کۆبوونەوەکەیدا کە دوو لە جێگرانی وەزیری نەوتی عێراق و وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە وەکالەت ئامادە بوون دوایین هەنگاو ڕێکارەکان بۆ دەستپێکردنەوە و ناردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و گفتوگۆی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی فیدراڵی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لەم بارەیەوە تاوتوێکران. ئەمڕۆ دووشەممە 13 تشرینی دووەمی 2023 بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان کە سەربانجومەنی یاسای هەرێمی کوردستانە لە ڕاگەیاندراوێتە ئاماژەی بەوەدا کە لە بەردەوامی هەوڵەکانی بەڕێوەبەرایەتیەکەمان لە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرەکان لە ڕێکەوتی 12/11/2023 لە چالاکیەکی سەرکەوتوودا دوای وەرگرتنی بڕیاری دادوەری لێکۆڵینەوەی یاساییش توانرا 5 تۆمەتباری مەترسیدار دەستگیر بکرێت کە کاریکڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن. بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان دەشڵێت لەم چالاکیەدا بڕی 1 کیلۆگرام لە مادەی هۆشبەر لە جۆری کریستاڵ و جامایکا دەستی بەسەردا گیراوە. لە وێنەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان بڵاوکراوەتەوە چەند پارچە چەکێک دەردەکەوێت کە پێکاتون لە دەماچۆک و لە RPG چەند چەقۆیەکی گەورە و بچوو بەڵام هیچ ئاماژەیەکی پێ نەکراوە. سێواڵم پێشکەشکردن شاد بن.